خۆشەویستان، پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە بەشی دووەمی حەدیثەکەدا دەفەرمێ: ويؤتى بأشد المؤمنين ضرا وبلاء في الدنيا من أهل الجنة فيقول الله عز وجل: اغمسوه غمسة في الجنة، فيغمس فيها غمسة فيقول الله له: أي فلان، هل أصابك ضر قط أو بلاء؟ فيقول: لا والله يا ربي ما أصابني قط ضر ولا بلاء. لروجي قيامتها ئینسانێک دەهێنن ئیماندارە ئەهلی بەهەشتە، لە دنیادا ناخۆشترین ژیانی هەبووە، واتە لە ژیان ناخۆشیدا لە داماویدا کەس لە خوارەوە نییە. چۆن ئەوەی کە جەهەنەم و پەنا بەخوا کەس لەسەریەوە نەبوو لە خۆشیدا، ئەمەیان لە ناخۆشیدا کەسێک نییە لەم دنیایەدا ژیانی لەو ناخۆشتر بوو بێت. یعنی بیهێنە بەرچاوی خۆت لە هەموو مرۆڤایەتیە چی ئینسانێک کە ژیانی ناخۆشترین ژیان بۆ لە دنیادا مەینەتی بوو هەموو ژیانی ئەیهێنن کە ئەهلی بەهەشتە مادەم ئیماندارە بێ. یەک جار خوای گەورە دەفەرمێت لە بەهەشتی هەڵکێشن، نوقمیکەن و دەریکەنەوە، مەلایکان سەلامی خوایان لەسەر بێ هەڵی ئەکێشن لە بەهەشت و دەری ئەکەن. خوای گەورە پێی دەفەرمێ: ئەی فڵان کەس، ئایا لە دنیادا هیچ ناخۆشیەکت بینیوە؟ هیچ ناخۆشیە بەسەر تا تێپەڕیوە؟ هیچ ناڕەحەتیەکت بینیوە؟ هیچ زەرەر و زیان و ناخۆشی و مەینەتێک تووشت بووە؟ ئەڵێ سوێن بە گەورەی تۆ خوایە گیان، لە ژیانمدا لە دنیادا قەت ناخۆشیم نەبینیوە، قەت ناخۆشی بەسەر ماتێ نەپەڕیوە، لە کاتێکا ناخۆشترین ژیانیە بۆ لەسەر زەویە. بۆیە بە پشتیوانی خوا هەر بەچوونە بەهەشتت هەموو ناخۆشیەکانی دنیا دەبیر ئەچێتەوە، هەچی نەخۆشی و ناخۆشی و دەرد و بەڵاو و مصیبەت و خەم و خەفەت و کێشە هەیە، هەر هەمووی بە پشتیوانی خوا بچوونە بەهەشتت لەبیرت دەچێتەوە. کەواتە ئەوە بەهەشتاوی جەهەنەمە، بۆ خۆت هەڵی بژێرە، بۆ خۆت ئەمڕۆ دەتوانی هەڵی بژێری. ڕێگای گەیشتن بە بەهەشت بێگومان قورسە، ناڕەحەتە، بەڵام قابیلێتی مستحەقە بۆی کە هەوڵی بۆ بدەیت. ڕاستەکەی ڕێگایەکی ناخۆشە، بەڵام قابیلێتی خۆتی بۆ ماندووکەی، چونکە بە چرکەیەک هەموو ناخۆشیەکانی دنیات لەبیر ئەباتەوە. جەهەنەمیش قابیلی ئەوەی لێی ڕاکەی، شایستەی ئەوەی لێی ڕاکەی، چونکە هەموو خۆشیەکانی دنیات لەبیر دەباتەوە. بۆیە ئەمڕۆ دەتوانی بۆ خۆت هەڵی بژێری، ئەمڕۆ ڕێگای ڕاست بگری، ڕێگای خوا بگری. بۆیە خۆشەویستان، خۆشی و ناخۆشی هەتا سەر نییە، بەڵام گرنگ ئەوەیە لە دوای مردنمان خۆمان سەربەرزکەین. ئەم حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێریمان ئەوەمان دەکات، ئەوەمانی فێر کرد دنیا هیچ قیمەتێکی نییە لای خوای گەورە، هیچ نرخێکی نییە. بۆیە خۆت لە دنیادا بۆ هیچ کەسێ خراپ مەکە، بەتەنها دەڕۆیتە ناو قەبرەوە، بەتەنها زیندوو دەبیتەوە، بەتەنها محاسەبە دەکری. بۆیە لە پێناو هیچ شتێکی دنیادا تۆ خۆت تاوانبار مەکە، خۆت مەکوژە، خەڵکی مەکوژە بۆ دنیا، چونکە بەخوا مردوەکان پەشیمانن لەوەی کە تۆ ئەمڕۆ خۆتی بۆ ماندوو دەکەی، خۆتی بۆ هیلاک دەکەی. جا ئینشاءڵڵا بە ئەو بەهەشتەکە ئەوەندە خۆش بێ، خوای گەورە بە نسیبمانی کە هەرچی ناخۆشیە لە بیرمان دەباتەوە. ئەمڕۆ ناڕەحەتە بی، ماندوو ئەبی، عیبادەتی خوا دەکەی، بەڵام دڵنیا بە ڕۆژێک دێت ئینشاءڵڵا هەموو ناخۆشیەکانت لەبیر دەچێتەوە، هەموو ناڕەحەتیەکانت لەبیر دەچێتەوە، چونکە بۆ خوا ژیاوی. خۆشترین ژیان ئەوە یەکو ئیمامی ئیبن باز ڕەحمەتی خوای لەبێت دەفەرمێ ژیان لە پێناو خوادا زۆر قورسە، لە مردن و لە کوشتن لە پێناو خوادا قورسرە، بەڵام ئەو کەسەی بۆ خوا بژی بەسەر بەرزی دەژی، بەسەر بەرزی دەمرێ، بەسەر بەرزی زیندوو دەبێتەوە، چونکە بۆ خوا دەژیت. ئەوەشی بۆ دنیا بژی. ئەی ئەو کەسانی کە ئەمڕۆ زینا دەکەن، تاوان دەکەن، دڵنیا بن خۆشی ئەو تاوانەتان دەڕوات، بەڵام سزاکەی چاوەڕێتانە بۆ جەهەنەمێک کە بەرگەی یەک چرکەیەکی ناگریت، بە یەک چرکە هەموو خۆشی دەبیر دەباتەوە. بۆیە خۆت خراپ مەکە بۆ هیچ کەسێک، نە بۆ بووک، نە بۆ زاوا، نە بۆ کوڕ، نە بۆ کچ، چونکە ئەمڕۆ خەڵک بۆ خۆی گوناحبار دەکات، بەڵام قیمەتی نییە.